وانی سربەخۆیی و خاوەن بڕیاری خۆیان بسەلمێنن بەوەی کە نەبنە بەشێک لە ململانەی سیاسی لە بەرژەوەندی لایەنێک. ئێمە هەمیشە تێبینیمان هەبووە لەسەرەوەی 11 کورسی پێکهاتە بە جۆرێک هاتووە کە لایەنێک بە دەنگی زێرەڤانی کردوونی بە ئەندامی پەرلەمان بە ناوی پێگاتەی ئاینی و نەتەوەیی کە ئەو پێگاتە ئاینی و نەتەوەییانە ئێمە هەمیشە ڕێزمان لێگرتوون و بەشدار بووین لە دەرکردنی یاسای مافی پێگاتە ئاینی و نەتەوەییەکان لە هەرێمی کوردستان. بەڵام بەداخەوە ئەمڕۆ چوونە بەرەیەک دژی دەنگ و دژی ئازادی ڕادەربڕین و چوونە بەرەی سەرکوتکردنی نوێنەرانی خەڵکی کوردستان لە پەرلەمانێکە کە ئێمە بە دەنگی حەقیقی و بە سندوقی تەزویر لەسەرکراوی دەنگدانیش بەندە بۆ خۆم لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە کۆی دەنگەکانی کۆمەڵی ئیسلامی 42,400 دەنگم هێناوە. بەڵام ئەمڕۆ 12 کورسی پەرلەمان کە 11یان پێکهاتەکان بوون، ئەویشیان کورسیەکی تری پێدراوە، بە هەر 11یان بە قەرنیوەی بەندە دەنگیان نەهێناوە. ئەمڕۆ پەرلەمانتارێک بە 194 دەنگەوە دەستی هەڵبڕی بۆ ئەوەی نوێنەرێکی خەڵکی کوردستان کە 42,000 دەنگی بێتەزویر و زیندوی هێناوە پارێزبەندی لێ هەڵگیرێ تاکو لەسەر ئەوەی کە وتوێتی سەرۆکی حکوومەت کۆمپانیا و بانقی هەیە بترێتە دادگا. کام دادگا؟ ئەو دادگایی کە سەردەش عوسمان لە سایەیە تیرۆرەکرێ و سیناریۆی بۆ ڕێک دەخرێ لەو دادگایە دەوترێ سەردەش عوسمان تیرۆریست بووە و کاری بۆ دەستگایەکی تیرۆریستی کردووە، بۆ ڕێکخراوێکی تیرۆریستی کردووە. ئەو دادگایی کە بەداخەوە دادوەرە جوانەکانیش یەک یەک لێی دەرەچن و تایە نامێنن چونکە هەیمەنەی حیزب و ئەوانەی کەوتونەتە سەروی یاسا بەسەری ئازاڵ بووە. ئەوەی ئەمڕۆ ڕوویدا تەنها بەرامبەر پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامی نییە لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی، ئەوەی ڕوویدا بەرامبەر سەرۆکی پەرلەمانی کوردستان بوو، بەرامبەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی بوو، بەرامبەر فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان بوو، بەرامبەر فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی بوو، بەرامبەر فراکسیۆنی نەوەی نوێ بوو، بەرامبەر پەرلەمانتارە سەربەخۆکان بوو کە پێیان بڵێن ئیتر لە مەولا هەر کەس قسە بکە، هەر کەس ڕایەک دەربڕێ، بەمانە بڵێ گەندەڵ ئەوە دەیبەنە دادگا. ئەو دادگایی کە بەداخەوە باسم کرد. من سوپاسی خوای گەوراکەم لەسەر ئەوەی کە ماهیەتی ئەو دەسەڵاتەی کە ئەمڕۆ حکوومەتی هەرێم لە ژێردەسیایەتی و جونگە هەستیارەکان لە ژێردەسیایەتی بۆ خەڵکی کوردستان دەرکە و خەڵکینە، ئێمە ویستومانە نوێنەرایەتی حەقیقی ئێوە بکەین، بەرامبەر بە ستەم و نادادی و گەندەڵی بێدەنگ نەبین، ئەوان دەیانەوێت بێدەنگمان بکەن. عیبەیەکی گەورەیە 57 پەرلەمانتار دەست بەرزکاتەوە بڵێ با پەرلەمانتار نەتوانێت بڵێ بەرپرسێک کۆمپانیای هەیە. ئەوەی باسی دەکەن سەروەری یاسا و یاسا خۆیان باش دەزانن دۆسیەی تاوانەکانی کە لە هەرێمی کوردستان کراوە چەندێک لە بەردەستیانایە و چەند تاوانبار و تاوانکاریان پاراستووە. ئەو فراکسیۆنەی کە ئەمڕۆ ئەو کودەتایی کرد بە هاوکاری ئەوانەی کە خۆیان بە پێگاتەی ئاینی و نەتەوەیی جیاوازە زانن، پەرلەمانتاریان هەیە لەسەر دۆسیەی خۆپیشاندانەکانی کەلار بە مادەی 406 کە کوشتنی خۆپیشاندەرە فەرمانی گرتنی هەیە. پەرلەمانتاری تریان هەیە دۆسیەی بزنس و فەزیحەی بزنسی هەیە لە گەرمیان لە ساڵی 2012ەوە. ئەوە ئێمەین لە کۆمەڵی ئیسلامی لەسەر تاخوار پابەندین بە یاساوە و یاسا جێبەجێکەین و داکۆچی لەواکەین ئەبێ هەمووان لە بەردەم یاسا یەکسان بن، وەک یەک بن.
ئەوانن یاسا و داواکاری گشتی و هەرچی لە وڵاتە هەیە بەکاری دێنن بۆ پارێزگاری لە خۆیان بۆ سەرکوتی ڕۆژنامەنووس و تیرۆری ڕۆژنامەنووس و ئازاردانی چالاکوانان سەرەڕای ئەوەی کە لەم دۆخە خەڵک چاوەڕێ بوو پەرلەمانی کوردستان دوای 2 مانگ لە کەرەنتینە و لە بێموچەیی و بێمافی بێت لەوە بپرسێتەوە کە حکوومەت ئەم پارانەی چی لێ کردووە، کوا پارەی نەوت، کوا موچە و قوت و بژێوی خەڵک. معقولە حکوومەتێک هەموو مانگێ 15 ملیۆن 16 ملیۆن 17 ملیۆن بەرمیل نەوت بفرۆشێ، بەڵام نەتوانێ موچەی ملیۆنێک و 200,000 موچەخۆری خۆی دابین بکە. ئەوەی کە دەوترێ 5 ملیۆن خەڵک دەژیێنن، نەخێر 5 ملیۆن خەڵک لە هەرێمی کوردستان دەچەوسێننەوە و ملیۆنێک و 200,000 موچەیان لێوەردەگرێ، بەڵام ئەوان سەرانە و پارە بە ناوی جۆرا و جۆر و لێکێشانەوەی پارەی جۆرا و جۆر لە 5 ملیۆن کەس وەرەگرن، 17 ملیۆن بەرمیل نەوتی شەفرۆشن، هێشتا لە حوتی 5 2020 تەنها موچەی مانگی 12 2019 داوە. ئەمانە لە بری ئەوەی ئەو پەرلەمانە ئەوەندە ئیرادەی هەبێ متمانە لەمانە بسەنێتەوە کە داهاتی ئەم وڵاتەیان بردووە، کە قوتی ئەم خەڵکەیان دزیوە، کە بەرهەمی خوێنی شەهیدان و خەباتی ڕابردویان کردووە بە خۆشگوزەرانی و vێلا و کۆشک و بردنەدەرەوەی پارە بۆ خۆیان. لە بری ئەوەی متمانە لەمانە بسەنێتەوە دێت سەرکوتی دەنگە دلێر و ئازادەکان لە پەرلەمانەکە. ئەوانەی کە دەیانوت بۆچی 23 حوزەیران کرا و گوێتان لە تەوافقی نیشتیمانی و کۆدەنگی لایەنەکان نەگرت، ئەمڕۆ دەرکەوت لە بەرامبەر ئەوەی کە بە سەرۆکی حکوومەت وتراوە کۆمپانیا و بانقت هەیە، تەوافقی نەک نیشتیمانی و یەکڕیزی لایەنەکان ڕێزیان لە ڕێکەوتنی ئەو لایەنانەش کە یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕانن لە حکوومەت و پێگەێنانی حکوومەتان نەگرت، ڕێزیان لە ئیتیفاقی خۆیان لەگەڵ یەکێتی نیشتیمانی نەگرت لە پێگەێنانی سەرۆکایەتی پەرلەمان و دابەشکردنی پۆستەکانە. مەحزەلەیە لە مێژووی پەرلەمانی کوردستانە، نازانم لە دنیا ژوا بێ سەرۆکی پەرلەمان بایکۆتی کۆبوونەوەی پەرلەمان بکات. لە هەموو دنیای وایە کە ئەوانەی ناڕازین و ئۆپۆزیسیۆنن شتێکیان بەدڵ نییە لە بەرنامەی کار بایکۆتی کۆبوونەوەی پەرلەمانەکەن، بەڵام سەرۆکی پەرلەمان بایکۆتی کۆبوونەوەی پەرلەمان بکات کە بەرزترین دەسەڵاتی یاسادانان و مەرجەعی یاسادانان و سیاسی هەرێمی کوردستانە. ئەمە بە بەرنامە دەیانەوێ ئەزموونی دەستگایەکی ئەمنی وەکو پاراستن کە بەرپرسەکەی بۆ بە سەرۆکی حکوومەت بیهێنن بیسەپێنن بەسەر حکومڕانی هەرێمی کوردستانە بە عەقڵیەتی بەڕێوەبردنی دەستگایەکی ئەمنی کە بەشێکی زۆر لە کارەکانی بریتیە لە سیخوڕی حکوومەتی پێ نابرێ بەڕێوە. حکوومەتداری بەوانە ناکرێت کە کاراکتەرەکانی دەستگای ئەمنی بێنن پۆستیان بنێ لە پەرلەمان و لە حکوومەت و بیانەوێ ژیانی خەڵک دابین بکەن، گوزەرانی خەڵک دابین بکەن، ئازادی بپارێزن، مافی خەڵک دابین بکەن. بە پێچەوانەوە ئەمانە دەرکەوت بۆ ئەوە هاتوون سەرکوت بکەن، بێدەنگی دروستکەن. بەڵام با دڵنیا بن ئێمە پێش پارێزبەندیش 10 ساڵ لەمە و پێش مەکتەبی سیاسی پارتی دیموکرات لەسەر کەیسی سەردەش عوسمان کە من وتارێکم نووسی بوو، سکاڵایان لەسەر من کردووە. 10 ساڵ لەمە و پێش سکاڵایان کردووە لەسرم داوای 1 ملیار دینارەکەن کە ئەو کاتەکاری ڕۆژنامەنووسیمە کرد. لە پەرلەمان بم حەسانم هەبێیانم بێ، ڕۆژنامەنووس بم وەک ئێوە، چالاگوانێک بم لەو سەر شەقامە، هاوڵاتیەکی ئەم وڵاتە بم، قەت دەست لەوە هەڵناگرم کە بەمانە بڵێم ئێوە دزن، ئێوە داهاتی ئەم وڵاتەتان دزیوە، ئێوە شۆڕشی ئەم میلەتەتان دزیوە بۆ خۆشگوزەرانی خۆتان، ئێوە خەباتی میلەتێکتان خستۆتە ژێرپێتان بۆ خۆشگوزەرانی خۆتان و مناڵەکانتان لە ئەمریکا و ئەوروپا و بەریتانیا و داهاتی ئەم وڵاتەتان تاڵان کردووە، بانقەکانی وڵاتانتان لێپڕ کردووە. قەت دەست لەوە هەڵناگرم و دڵنیاش بن ئەوانەی کە بیانەوێ بە هەڵگرتنی پارێزبەندی پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامی بترسێنن، ئێمە ئەوەمان هەڵبژاردووە، بە پێوە ئەمرین لەسەر چۆک ناژین. وە سوپاسی سەرۆکی پەرلەمانەکەم بۆ هەڵوێستی
سوپاسی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی یەکەم بۆ هەڵوێستیان، سوپاسی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕانەکەم کە جارێکی تر غەدریان لەوانیش کرد بۆ ئەوەی سیناریۆکەی خۆیان جوان بکەن، ناوی دوو پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕانیشیان خستە نێو ئەوەی کە بڵێن ئەوە تا هەموویەتی، بەڵام غەدریان لەوانیش کرد و ڕاستیان لەگەڵ ئەوانیش نەکرد. سیناریۆکەیان بەوە جوان نابێت، بەوە جوانە بێت کە پارەی دزرایەوە وڵاتە بێننەوە، دوای 29 ساڵ دەست هەڵگرن لەم هەموو زوڵم و ستەمە. سوپاسی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی یەکەم، سوپاسی فراکسیۆنی نەوەی نوێیەکەم، سوپاسی ئەو سێ پەرلەمانتارە سەر بەخۆ ئەەکەم، سوپاسی فراکسیۆنی ئازادی یەکەم کە هەوڵیاندا ئەمە ڕوونەدا پەرلەمان بەم دۆخەیان نەبرێ، دۆخی هەرێمی کوردستان بەمەوە سەرقاڵ نەکرێ، بەڵام پارتی دیموکرات لەگەڵ ئەوانەی خۆیان بە پێکهاتە ناوبردووە و بەداخەوە لەژێر ئیعازی پارتی دیموکراتان کە ئەوە دەبێ مەسیحی و کلد و ئاشور و تورکمانە ڕەسەنەکان قبولی نەکەن، نوێنەرایەتی ئەوان نوێنەرایەتیەکی حەقیقی نەبێ. و سوپاسی فراکسیۆنی کۆمەڵ، سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵەکەم کە لە یەکەم ڕۆژەوە لە دوی چوارەوە ئەم دۆخە دەگوزەرێ و ئەم هەڕەشە و خۆگیفکردنەوەیان بۆ لێسەندنەوەی متمانە لە بەندە لە دوی چوارەوە دێ و دەڕوا. ئێمە هەر باسمان نەکرد بوو، بەلامانەوە گرنگ نەبوو. و ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی ئەو پەیامەی کە دابووی بە پارتی دیموکرات گوتووی ئێمە دژی هەڵگرتنی پارێزبەندین و لەگەڵ سەروەری یاساین، فەرموو لە یاسا لە دادگا شکاتکەن وەکو چۆن ئەوەی کە ئێستا سەرۆکی حکوومەتە پێشتر سەرۆکی ئەنجومەنی ئاسایش بوو شکاتی لە بەندە کرد، بردێ دادگا، منیش پارێزەرەکەمم نرد، دادگایەک لە هەولێرە تا ئەم ساتە دادوەرێک ناتوانێت ژیانی خۆی و ماڵ و مناڵی بخاتە مەترسی، دادوەری لە نێوان سۆران عومەر و مەسرور مەسعود مستەفایە بکا بڵێ حەق بە سۆران عومەرە. هەر دادوەری ئەو بڕیارە بە خۆی و ماڵ و مناڵی ژیان نابینەوە. من لە وەزعی ئەوانەش تێدەگەم کە لە ژێر هەڕەشە و مەترسی ئەمانەدان. سوپاسی خەڵکی کوردستانەکەم، سوپاسی هەموو ئەواناکەم کە لەم چەند ڕۆژە هاو هەڵوێز بوون لەبەر ئەوەی کە دۆخی هەرێم بەم دۆخە نەڕوا، لەبەر ئەوەی ئازادی سەرکوت نەکرێ، خەڵک بتوانێت داوای حەق و مافی خۆی بکە. سوپاسی ئەمیری کۆمەڵی ئیسلامی و ئەنجومەنی سیاسی شەکەم کە لە دوی چوارەوە لەم قەزیا لە خەتان، بەڵام ئێمە بەتەنگ ئارامی هەرێمی کوردستانەوەین، بەتەنگ یەکڕیزی و پەیوەندی نێوان لایەنەکانەوەی نەمانویستووە هیچ بارگرژیەک ڕوو بدا، وتومانە شکاتەکەن بڕۆن بیکەن وەکو شکاتەکانی تر، بەڵام هەڵگرتنی پارێزبەندی نەریت و پێشینەیەکی زۆر مەترسیدارە. بەداخەوەی تر هاوڕێکانم هەمیشە چاویان لەوە ئەبێ ئەگەر دۆسیەیەکی گەندەڵی بێن نەدەر بە گەندەڵکارێک بڵێن ئەمەد لەکوێ بوو، بچێ بڵێ تەشیری پێکردوم لە دادگا سکاڵا بکە. بە یەکێ بڵێ کۆمپانیات هەیە، ئەمە تاوان نییە، چکە بوونی کۆمپانیا تاوان نییە. ئەوە تاوانە گەر بە یەکێ بڵێ دز و نەتوانی بیسەلمێنی دزی کردو، چکە دزی تاوانە. بەڵام ئەمە تۆڵەی ئەوەیە کە ئێمە قەت بێدەنگ نەبووین و قەتیش بێدەنگ نابین. زۆر سوپاس بۆ هەمووتان.